بواره خانوبران رزدار میران سفینی میوان میل استودیو اما زیادتر لسر بازار خانوبران را بواستن کاک میران تو بخیراتی سپاس با آماده بونوا لگور دیفچونا کردستان 24 بر لبی راپورت افکار ما یادگار داد درکت اف سالا کاباش بو مامالین به تایبت زویان اشتاجی بونه هنجی وهاد بینن و هوکاری بوچه ودگرینن ماله سپاس بوچه عزیز بنسبة بازاری خانوبرا لهرمی کردستان لسالی رابردو اوی که وقت اوداتانه بینی من لسرتای سالوا زوربی او شوینانه زویزارانه برژه 100 تا 100 شمان هي كنرخ كان برز بوتو اوش ليره دا اگر تماشا بكين بودو هوكار دغرتو هوكاريه كميان هاتني خدمت گزاري كان بو تن ناوتيك لو زويانه ك پێشتر دابش کرابوون خزمەت گوزاریان نەبوو ئەو وای کرد متمانەیەکی باش بۆ ئەو زەویانە بگەڕێتەوە خەڵکێکی زۆر کە ساڵانی ڕابردوو پارەی هەبووە بیر لەوە بەرهێنام کاتۆ لە کەرتی زەویزار و خانوبەرە بە دووەمیان ئەوەی کە ئەو سەقامگیری و ئەمانەی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر هەیە کەوا وای کرد بۆ بەرهێنەران بەبێ ترس بتانن کڕین و فرۆشتن بە مڵکەکانیانەوە بکەن ئەوەش وا دەکات چاوی وەبەرهێنەران و پارەدارانی تری شارەکانی تری کوردستانی جواب کاتن بین بۆ شاری هەولێر کڕین و فرۆشتن بکەن کەواتە ئەمەش هەر ئەوە هوکار بووە کە خواستیش لەسەر زۆرتر بێتن لالایەکی دیکەوە بکە بەرزتر ببنەوە نرخەکان و بەرزیش بمێنەوە بەڵێ یەک لە هۆکارەکانی قازانج بگورە هۆکارەکانی قازانج وە بەرهێنان خەڵک بیر لەوە دەکاتەوە کەەوە مڵکێک بکڕێت چۆن دوایی بیفرۆشێتەوە ئەوەی لە ساڵی ڕابردوو سەری هەڵدا لە شاری هەولێر وای کرد خەڵکی پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش بین لە هەولێر وە بەرهێنان بکەن چونکە هەم کڕین ئاسانە هەم فرۆشتنەوەکە زۆر بە ئاسانی دەکرێت باشە کەواتە ئەم هۆکارانە بۆ هەرێمی بۆ ناوچەکانی دیکە بۆ پارێزەکانی دیکە دروست نییە بڵین دەتوانین بڵین ئەو ڕێژە هەستانە بە ڕێژێکی تەواو زیاتر هەولێر دەگرێتەوە بەڵێ ئەگەر تەماشا بکەین شاری دهۆک بەراورد بە هەولێر دەتوانین بڵین بە ڕێژەی 100 پازە بەرزترین ژوێن نەگەشتە 125 ئەوەی کە ڕێژە لێ بەرز بێتەوە بەڵام دەبین لە شاری هەولێر 100 بۆ 100 مان هەیە باشە لە شاری سلێمانی بە هەمان شێوە بەشێکی کەم لە شوێنەکان نرخەکانیان بەرز بۆتەوە باقی زۆربەی شوێنەکان دەتوانێت بڵێن نرخەکانیش دابەزیوە بەداخەوە بەڵام ئەوەی لە هەولێر هەیە زەویزار بە شێوازێکی گشتی نرخەکان بەرز بۆتەوە وهروها خانوبەرە یان نرخی خۆیتی 100 تا 15 نرخەکان بەرز بۆتەوە هەندێک شوێن بە هەمان نرخی خۆیتی بەڵام وەکو بازاری شوقا لەو بازارە باشنی پرۆژە تەواو کراوەکان ئەوانەی کە خەڵکی تێدایە بەڵێ ئەوانە هەر بە هەمان نرخی خۆیتیان هەمان نرخی خۆیتی ئەوانەی کە تەواو کراوە ئەوانەی تەواو نەکراوە نرخەکانی یان دابەزیوە یان بازارەکەی تۆزێک سست باش ئەو باسی شوقەکان ئەگەر بەگشتی باسی خانوو بکەین ئەوەی باسی زۆر نرخی بەرز بووە و بازاری باش بوو زەوی بوو لەسەر ڕادەوەسین تا ئێستا بەگشتی خانوو شوقە بەڵێ چۆن بوو ئەمسا خانوو وەکو پێم گوتی 115 هەمانە بەرزبوونەوە لە بەشێک لە پرۆژەکان بەڕێژ 115 بەرز بۆتەوە بەڵام وەکو گەڕەکەکان هەمان نرخی پێشوویتی دەتوانین بڵێن بازاری خۆشتر بووە بەڵام نرخ بەرز نەبوویتەوە بەڵام بازاری شوقە باش نییە لەبەر چەند هۆکارێک لەوانە بەشێک لە پرۆژەکان لە کاتی ڕادستکردنی خۆیان دواکەوتون بەشێک لە پرۆژەکان کوالەتیان گۆڕیوە متمانەی کەمتر کردەوە بەشێک لە پرۆژەکان بە نرخی هاتوونەتە بازار ئەوەش هۆکار دەگەڕێت بۆی بەشێک لەوە بەرهێنەرەکان بەهۆی نەبوونی کەسانی پسپۆڕ و خوێندنەوەی بازاری دروست نرخێکی زیاتر لە حەقی خۆی دادەندرێت بۆ پرۆژەکە دوایی بۆ ماوەی ساڵێک دەبینی بازارەکە بۆ شێوازە نابێت کە داواکاری لەسەر دەبێت و تووشی چەقبەستی و نرخ دابەزان دەبێتن لە بازار بۆی خاوەنی کۆمپانیەکە دەبێت بە ئیجباری بڕوان نرخەکە بێنتە خوارەوە وایان کردووە بەڵێ چەند پرۆژەیەک نرخی پرۆژەکانی خۆی هیناوتە خوارەوە وەکو خەسمەیەک وەکو داشکاندنێک وەکو هاوکاریەک گوایە بەڵام دابەزانی نرخ بەخۆی زۆر هەڵەیە لە ڕووی مارکتینگەوە هینانە خوارەی نرخ ناکاتە بازار خۆشی دەکاتە شکاندنی پرۆژەکە بەڵام بەداخەوە بەشێک لەو بەرهێنەرەکانمان ئەو زیرەکاتی و ئەو تێگەشتیان لە بازار نییە بەهۆی نەبوونی کەسانی پسپۆڕ لە چواردەورەیان بۆی وا دەکەن دەکرێت دەتوانین بڵێن 130 بۆ پرۆژەکان بە هەمان ئەو ڕێڕەوە غەڵەتە دادەڕۆن لە بیرمان نەچێ یەک پرۆژە دەتوانێت بازاری هەم پرۆژەکانیت کە تێک بدە چۆن دەکرێت لە 10 پرۆژە 6 پرۆژەی باشمان هەبێ بۆی متمانە و شێوازێکی جوانی شارستانی بە شارەکە بەخشێت لە 10 پرۆژە دەبێ بەلانی کەم شەشیان باش بێ بەڵام ئەگە یەک دانیان خراپ بێ دەکرێت شەشەکەیت کە شتێک بدە جیاوازەیەکی دیکەمان بینی ئەم ساڵ کاک میران وەکو لە راپۆرتەکەش یادگاریشدا باسی کرد عادەتەن لە ماوەی ناجێگیری سیاسی هەڵبژاردن ئەوەی کە ئەم ساڵ ڕوویدا وەکو هەڵبژاردەکانی ڕابردوو نەبوو دوای هەڵبژاردنیش ئەو بەرزیە و خواستە ماوەتەوە تاوەکە ئێستا قسەی لەسەر ئەمە چییە ئەمە بوو
بەهۆی بەردەوامی خزمەتگوزاریەکانی حکوومەت بوو بۆ هەمان هۆکارەکانی کە هۆکارە سەرچەکە هاتنی خزمەتگوزاریەکانە دوو ئەو سەقامگیری کە باسمان کرد بەردەوامی سەقامگیریەکە لە شاری هەولێر لە ڕووی بزنزیەوە وای کرد خەڵک ترسی بشتێتە لە بۆ بڕێن ئەو هۆکارانەی سەرەتا باسمان کرد بۆ تەواوی ساڵەکە و بە هەموو ئەو پێشهاتانەی کە دروست بوون هاتوونەتە پێش دروستن ئەو هۆکار دەتوانین بڵێن لە 2 ساڵی ڕابردوو بازار لە جێگیری و لە بەرزبوونەوەیەکی هێواشە بەڵام ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن لە مانجی 2-3 ساڵی ڕابردوو ئیدی بازارەکە زۆر بە خێرای بەرز بووە ئەوەش وا هەست دەکەم ئەوە وەکو لۆکەڵی وەکو ناوچەی خۆمان کە باسی دەکەن بازارەکە بە شێوازێ بەڵام ئەگەر لە ڕووی جیهانیەوەش سەری بکەن لە ڕووی ئینتەرناشنالیەوە زێرش بە هەمان شێواز هەستایە کەواتە ئەوەی لێرەدا ئێمە ئاماژەی پێ بکەین پێویستە تەنها دراوە دۆلار و دینار درا و کاغەزی بانقی بەهای خۆی لە دەستداوە چۆن زێر بەسەکەتووە چۆن زی بەسەکەتووە نرخەکانی زیاد بووە لە هەمان شێوە زەوی زاریش نرخی بەرز بۆتەوە کەواتە بەس درا و کاغەزیەکان و بانقیەکانە بەهایەکان لە دەستداوە پێتان وایە 2026 بەو شێوەیە دەبێتن بڵێ ئەوەی ئەمن دەیبینم حەز ناکەم ناوی شوێنەکان بینم لە ڕێگای پیرمامەوە زۆربەی ئەو زەویانە نرخەکانیان نرخی دروستە و بەرزبوونەوەکە تۆزێکی تەماوێتی بەرز دەبێتەوە بەشێک لە شوێنەکانی دیکە شاری هەولێر نرخی زەویەکانیان تۆزێک لە حەدی خۆی زیاتر بەرز بۆتەوە دەبێت خەڵک تۆزێک بە ئاگداری ناوەکان پیرمامت هێنا شوێنەکانی دیکە بە شێوازێکی گشتی ئەوەی چکە ئەگەر تەمەشا دیزانی شاری هەولێر بکەین ڕووکاری دیزانی شاری هەولێر و دیزانەکە ئەو شوێنە مۆدرنێکە وەکو شاری هەولێر دروست دەکرێتن لە ڕێگای 100 مەتریەوە بە ئاراستەی پیرمام جادەی بەحەکە بەڵێ زۆرەی پرۆژە استراتیژی جوانەکان لەو شوێنە دروست دەکرێتن ئەو زەویانەی لەو لۆکیشن هەیە ئەگەری بەرزبوونەوەی کەمێک زیاتریان چکە نرخەکان ئۆڕەدی بەرزبوویتەوە بەڵێ شوێنەکانی دیکە دەتوانین بڵێن بەڕێژەی 120 حەقی بەرزبوونیوانەیە کە بەشێک لە شوێنانی نزیکە 150 بەرز بۆتەوە ئەوەش بۆ باز دەکەم من ترسێکم هەیە لە داهاتوێکی نزیک ئەو بازارە باشەی لە زەوی زار بەرز بۆتەوە لە هەر حاڵەتێک شکاندنی بازار زەرەرمەندبوونەکە خەڵکەکەی کە پارێ و بەریانی ناوکردەکە کردیە خەڵکی خۆمان تحملی زەرەرێکی دیکە ناکاتن چکە لە بیرمان نەچێ 2 ساڵی ڕابردوو خەڵکێکی زۆر لە شوقە و لە خانوو لە کردی خانوبەرە زەرەری کردیە ناکرێت لێرەش زەرەر بکاتن جگە لەوەش لە ساڵانی ڕابردوو سپاس بۆ حکوومەت کەوای کرد ئەو کۆمپانیانەی کەوا ئیشان بە دراوی ئەلکترۆنی و ئەو شێوازانە دەکرد بازاری فۆرەکس دەکرد بەڵێ خەڵکێکی زۆر تێدا زەرەرمەند بوو ناکردی سانی لەو بازارش خەڵک زەرر بکاتەوە بۆیە پێویستە تۆزێک خەڵک بە هوشیاریەوە کار لەسەر بکاتن بۆ نمونە ئێستا بازاری زێر و زی و زۆر پێویستی بە شارەزایی نییە نرخەکان دیارە پێویست بە نێوەنجیر نیان نرخەکە وەکو بۆرسی عالەمی هەیە دەزانین نرخەکان چەندەکردن و فرۆشتنەکەی ئاسانە بەڵام کردنی فرۆشتن لە زەوی زار لە خانوبەرە زۆر قورسترە لەبەری پێویست بە کەسێکی متمانە و شارەزا و لە شوێنەکەش دەبێت شارەزاهبی بتوانێت لۆ ساڵی داهاتوو لە پرۆژە شوێنەکە چی لێدێت خوێنەوەی بۆ بازارەکەبوونەوەی کانزەکان چکەلیگەری دروست کرد دەتوانین بڵێن بەرزبوونەوەی کانزاکان نییە لە دەستدانی بەهای نرخی دلار دینار و دراوە کاغەزیەکانە بەڵێ لەبەرەوەی ئەگەر تەمەشا بکەین لە 20 ساڵی ڕابردوو پارتە زەویەک لە گەڕەکێکی بۆ نمونە بەختیاری وەربگرین هەولێر 12,000 دلار بووە لە 2005 ئەوانە ئێستا گەر تەمەشا دەکەی لە نزیکەی 9 دەفتەر بۆ 10 دەفتەرە باشانی 800 بەسەکەتووە باشە لە بەرامبەردا زێرزی و هەمان هەستانی هەیە باشە لە 5 ساڵی ڕابردوو 148 زیو بەسەکەتیە 131 زێر بەسەکەتیە بەس لە 6 مانج ڕابردوو 180 زیو بەسەکەتیە و زی و زێرش لە بەرامبەر یەکتری زی و سەرکەوتنەکەی بەرامبەر زێر تقریبا 2 قاتە زۆر سپاس ڕێزدار میران سەفینی سپاس شەڕزای بواری خانوبەران ماندوو نەبن بەڕێز سپاس